خۆشەویستان ئەمڕۆ نۆی دوانزە ڕۆژی جیهانی قوربانیانی جینۆسایدە کە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی دیاری کردو دوای ئەوەی کە لە مێژووی مرۆڤایەتیدا چەندین جینۆساید و شەڕ و قەتڵ و عام بەڕاستی ڕووی داوە خەڵکانێکی زۆر بە ملیۆنان خەڵک لە بین چوون و لە ناوچوون دوجار نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی بە ڕۆژی جیهانی جینۆساید ناساندووە گەلی کورد پێبەش نەبووە لە جینۆساید لەو لە دەستی ئەو ڕژێمە یەک لە دوای یەکە یەکانی کە لە عێراقا هاتوون بەڕاستی ئەمڕۆ ئێمە بە میوانداری زۆر بەڕێز سابیر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی لەسەر ئەم ڕۆژە قسە و باس و گفتوگۆکەین کاک سابیرجان بەخێر بیت. گرنگی ئەوەی کە ئەم ڕۆژە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری لێداوە وەکو ڕۆژی جینۆسایدی جیهانی چییە گرنگیەکەی؟ بەڵێ زۆر سپاس بەیانی ئێوە و بەیانی بینەرانی خۆشەویست باش. سەرەتا درود بۆ گیانی پاکی سەرجەم قوربانیانی جینۆساید و بابنە قڕکردنی بە کۆمەڵ لەسەر ئاستی کۆی مرۆڤایەتی و بەگشتی گەلی کوردیش بە تایبەتی کە ئێمەش بەڕاستی وەکو گەلێکی ستەمدیدە و ئازادی خواز بەڕاستی مەینەتی زۆرمان بینیەوە بەدەست ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق لە جینۆساید و قڕکردنی بە کۆمەڵ و پاکتاوکردنی ڕێگەزی. من ئەگەر بچینە سەر سەرەتایی دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ بەرگاربوونەوەی جینۆساید یاخود بۆ پێناساندنی تاوانەکانی جینۆساید لەسەر ئاستی جیهان کە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکان مەسەن ڕۆژێکی دیاری کردووە بۆ هەموو مناسەبات و بۆ نەو یادەکان کە بەیانیش ڕۆژی جیهانی ڕاگەاندنی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤە یعنی نزیکن لە یەکەوە بەڕاستی ئەمایان وەکو تاوانی جینۆساید ئەمەشیان وەکو یادکردنەوەی ڕاگەاندنی جارنامەی جیهانی مافی مرۆڤ وەکو دەستورێکی جیهانی بۆ هەموو مرۆڤایەتی کە بەڕاستی لایحەیەکی گرنگە کە ئەویش دیسانەوە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان کە دەری کردووە. جینۆساید خۆی بۆ خۆی بەڕاستی لە دوو برگە پێکهاتووە کە مەسەرەن جینۆساید یعنی چۆنەڵی ئاراستە وەرگرتن بۆ لە ناوبردننی جینات یعنی لێرەوە ئەگەر ئێمە بۆ واتایەسی دەسەواژەکە بکەین کە نظامی سیاسی یاخود دەسەڵاتی سیاسی یاخود حیزبی سیاسی بۆ نمونە لە هەر وڵاتێکە کە بۆ نمونە دەسەڵاتی بەدەستەوەی و وەکو وەڵێن بکوژ و ببر خۆیەتی جاری وایە ئاسی پێکەوە ژیان نزمە ئاسی پێکەوە ژیانی نەتەوایەتی و پێکەوە ژیانی و کۆمەڵایەتی و با بڵێن دووگەل سێگەل لەناو چوارچێوەی دەوڵەتێکە ئەژین دەوڵەتی سەردەست کەیفی بە دەوڵەتی بندەست نایەت هەوڵەدات هەمیشە بیچەوسێنێتەوە وەکو با بڵێن گەلی چۆنەڵی لە ئاستی هاوڵاتی بوونی دوو پلەسەیە ئەژماری بکە لەبەرەوە لێرەیە ستەمکاری ڕوەدا وەکو مەسەرەن ئەیبینین بۆ نمونە لە میسر جیانی چەوسانەوە هەبووە بەرامبەر بە قبتێکان مەسەرەن کە کەمینەیەکی مەسەن ئاینی و ئاینزانی و ئاینزایی و دوایەوە کەمینێکی نەتەوەی مەسەرەن بۆ منە یاخود لە کەمبۆدیا مەسەرەن لە وڵاتێکی وەکو مەسەرەن هەندستان کە مەسەرەن کە ئاینزایی با بڵێن ینی سیخ و هندۆسی بەرامبەر بە موسڵمانێکن بەرامبەر بە سەواحیلەیکەن بەرامبەر بە ینی پەشتۆن ئەیکەن ینی ئاوا بۆ شوێ لە عێراقیشە زۆرینەی عەرەب زۆرینەی سەردەست کە دەسەڵاتی بەدەستەوە بووە ناڵێم دوای گۆڕانی ڕژێم لە ساڵی 2003 کە ئێساش بەداخەوە ئەو جۆرە لە تێڕوانینە ناسۆلالیستیە شۆڤینیە لەلایەن هەندێک لایەنی با بڵێن نەتەوەکی ترەوە بەرامبەر بە کورد پەیڕەوە کرێت بەڵام ئەو کاتە تۆختر بووە یعنی تۆ سیرەکەی لە ڕوانگەی مەسەرەن تعریب و تەبعیس و ڕاگواستن مەسەرەن بۆ من لە ناوچە چێشە لەسەرەکان لە کەرکووک لە زومار لە مەخمور لە خانەقین لە مەندەلی لە هەموو ناوچەکە بەدرە و جەسام و ئەو شوێنانەی ترکە کوردی تیا ئەژێ و ڕێژێکی زۆریشی کوردیایە ئەوانە بەڵام 2000 تەوەجوهێکی وا هەبووە کە لە یعنی
هەستی ناسیۆنالیستی یعنی چۆنە ڕێک لە دڵ بەرامبەر بە کورد هەمیشە یعنی جۆرێ لە نەئارامی ناسەخامژیری گەلی کورد لەوێ هەبووە بەهۆی ڕاگواستن و بەهۆی تەبعیزکردن و ئەوانەوە تەنانەت تعریبیش هەبووە تعریب ئەوەیە نەک هەر بۆ نمونە ناوچەکانیان یعنی عەرەباندووە با بڵێن وافدی یاخو خێزانە وافد عەرەبەکانیان لە پارێزگاکانی کووت و عەمارە و دیوانیە و ئەوانەوە بەسراوە هێناوە بۆ ئەو ناوچانەی ینی خۆمان لەوێ نیشتەجیان کردوون هەوڵیان داوە زمانەکەشی لێ بسەنن یعنی زمانەکەش ینی تعریب بکەن جا ئەمە بۆ خۆی بە خۆی چێتە جۆرێک لە شێوەیە لە شێوەکانی شێوازەکانی جینۆسایدێکی تر بەداخەوە ئەو بوو کە لە کارەساتی بەدناوی ئەنفال لە قۆناغەکانی هەشت قۆناغەکەی ئەنفالە کە بەرامبەر بە گەلی کورد لە دۆڵی جافایەتی و لە بالیسان و لە قەرەداخ و لە بادینان و ناوچەکانی تر کە دەست پێ کرد کە ئەو بە کۆمەڵ بردنەی خەڵک بۆ بیابانەکانی باشووری عێراق 2000 گولە بارانکردنیان و زیندە بەساڵکردنیان بەداخەوە کە ئێستاش ئێسکوپرۆسکیەکانیان کە وەکو ڕفات ئەهێنرێتەوە ئێمە بەڕاستی دڵمانژانەکە بۆیان یعنی وەکو هەموو هاوڵاتیشی کورد کە ئەم دیمەنانە ئەبینە بەڕاستی هەست بە جۆرێک لە بێتاقەتی و بە ناخۆشی و بە مەینەتی ئەەکەین ینی دووبارەکە ئێمە ئازیزانمان ڕوفاتیان هێنرێتەوە بۆ خاشی پێرۆزی نیشتیمان. کاک سابیر ئەوەی کە زیاتر ئێمە بینیمانە لە ڕووی جینۆسایدەوە بۆ لە ناوبردنینەتەوە یاخود بۆ ناوبردنی ئاینێک بووە ئایا دەکرێت بڵین جینۆساید شێوازی تری هەیە و واروەها جۆری تریشی هەیە؟ بە دڵنیاییەوە جینۆساید خۆی واتاکەی لە ناوبردنە قڕکردنە کوشتنە بەڵام شێوازەکانی وەکوتم شێوازی چەسانەوە و با بڵێن بەکەم تەماشاکردن و پێنەدانی ڕۆڵ و کاریگەری و دەسەڵات چۆنەڵێ مافی بەشداریکردن لە بڕیاردان ئەو ئەوانە ئەمەش خۆی بۆ خۆی کۆمەڵی ڕێگایە بۆ ینی ئاراستە وەرگرتنی ئەم ڕێچکانە بەرامبەر بە ینی چۆنەڵێ بەرەو جینۆساید یعنی بەڵام ئەمە زیاتر کۆمەڵە ڕێگایە ئاسەرەتا بەکارهێنرێت بە شێوەیەکی نەرمتر لەوەی کە وەکو جینۆساید وەکو تەواو لە ناوبردنی کەسەکان بێ لە ڕووی ینی فەسلە جیەوە لە ڕووی عزوویەوە با بڵێن تێگەشتیم ئەمەیان خەتەرە لێرەیە ینی شێوازی ینی فەوتاندن یاخود ینی لە ناوبردن و قڕکردن ئەوەیە کە ڕوویدا بەواقعی عملی بەرامبەر بە گەلی کورد لە تۆپزاوە و لە بەڕاستی لە عارعار و عەفو لە نوگرە سەلمان و ئەو ناوچانەی تر کە ئەو هەوڵاتیانی ئێمەی باش کاک سابیر ئەم ئەنفال و کیمیا باران و باقی ئەو باڵین کارەساتە قورسانی بەسەر گەلی کووردا هاتوون بە فەرمی بەڕسمی لەلایەن حکوومەتی عێراق لەلایەن دادگا تایبەتمەندەکانی نێودەوڵەتیەکانەوە ئەم کارەساتانە بە جینۆساید ناسێنراون دانی پێدانراوە جینۆساید بەڵێ بە دڵنیاییەوە هەوڵێکی زۆر درا وەکو با بڵێن تیمی حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان فراکتۆنیەکانی خۆمان لە ناو پەرلەمانی عێراق بە درێژایی هەبوونیان لەوێ بەڕاستی ینی هەوڵیان داوە کە تاوانی ئەنفال لە پەرلەمانی عێراق بە فەرمی وەکو جینۆساید بناسێنرێ و ناسێنراویشە بەڵام بەداخەوە یعنی لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر نەکراوە شیمیا بارانیش بە هەمان شێوە کە ئەویش هەر ناسێنراوە بە تاوانیشی دژ بە مرۆڤایەتی و میانی بڕیاری پێ دەرچووە گرنگی لەوەیە چییە لەلایەن حکوومەتەکەی عێراقەوە حکوومەتی خۆمانەوە بوترێ جینۆسایدە لیان لەلایەن دادگانی و دەوڵەتەکان و جیهانەوە بوترێ لەلایەن دادگای نێودەوڵەتیەوە بەڕاستی وەکو دادگای لاهای دادگای چ گرنگیەکی هەیە؟ گرنگی ئەوەی هەیە کە حکوومەتی عێراق کە ئەم مەسەلەن تاوانە خێزە و ئەم کۆمەڵکوژیە جینۆسایدە بە تاوانی دژ بە مرۆڤایەتی ناسێنرا و بە بەڵگەکان یعنی سەلمێنرا بەڕاستی کە ئێمە بەداخەوە ئەنفال ینی کەمترین بەڵگەی لەسەرە وەکو تۆمار کراوە ئەوانە بەداخەوە وەکو ڤیددیۆ و هەندێک بابەتی تری دوکۆمنت و بەڵە ینی دوکۆمنتەکان یا لەناو براون یا ینی شاردراوەتەوە یاخود دەست نەکەوتوە تەنانەت لە ئاعترافات و دانپێدانانەکانی
تاوانبارانی با بڵێن کەیسی ئەنفال لە دادگایکردنی سەرانی ڕژێمی پێشوو ینی کەمترین بەڵگە ینی هەبوو تەنها شاهدی و گەواهیدانی ئەو بینە سوودەکان ئەمە جینۆسایدە کاک سابیر سوودەکانی ئەوەیە کە حکوومەتی عێراق بە فەرمی ملزەمە بێ بە قەرەبووکردنەوەی قوربانیان يعني بفرمي پابند به پابند دەکرێت بە قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کەسوکاری قوربانیانی ئەنفال و شیمابارانیش بە هەمان شێوە. باشە کاک سابیر شێوازی قەرەبووکردنەوەکە بۆ کەسوکاری قوربانیانی جینۆساید دەبێت چۆنی بێت و بە چ ڕێگایەکە؟ ڕێگەکەی بێ بە بڕیاردان بێ لەسەر ڕێکارە یاساییەکان و دانانی هەندێک لیژنە و کۆمیسیۆن و با بڵێن ناوەندی بڕیار بۆ ئەم بابەتە لەوەیە کە من وەکو خۆم بەڕاستی پێشتر زۆر وتارم نووسیوە لەسەر بابەتی قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید بە شێوەیەکی گشتی. بەڵام بەداخەوە شتەکە تا ئێستا نەگەشتوتە ئاستی ئەوەی کە ئێمە وەکو شەڕی کوێت بۆ نمونایە ینی حکوومەتی عێراق پابند کرا بۆی کە قەرەبووی کوێت بکاتەوە ئەوە بوو کە تا ساڵی 2015 ئەم قەرەبووە پێم وایە بەردەوامی بەڵە بڕە پارەیەکی زۆر ئەدرا بە حکوومەتی کوێت لە بری ئەو تاوانەی کە بەرامبەر بە هاوڵاتیانی کوێت کرا لە کات داگیرکردنی 2 ئابی ساڵی 1990 یعنی پێم وایە ژمارەیەکی کەمیش بوون لەوانەی کە کوێتیەکان کە دیار نەمان و کە وەکو ئەوترا بۆ نمونە هێنرابێتە یەک دوو ناوچە لە هەرێمی کوردستان یان لە عێراق لەوێ بۆ نمونە ئەوانش لە ناوبرابن یعنی بەڵام خۆیمە ئەگەر بینە سەر ئەو بەراورد بکەین لە بینی ئەم دوو ڕێژەیە ینی ئەوان ڕێژێکی زۆر کەم ینی ئێمەش وەکو لە داتا و ئامارەکانە تەمان کە لە کتێبەکانیشە تۆمار کراوە و کە لە بیرەوەری ئێمەشە تۆمار کراوە کە 182,000 مرۆڤی ئێمە کە ئەنفال کراون کە بەرپاکتاوی ڕەگەزی کەوتون جینۆساید کراون ینی هەتا ئێستا سێرەکەی ئەو هاوکاریانە نەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پیاسەکانی بەرکاری ناوخۆ ینی چۆنەڵێ موچەی بۆ دامی کردوون یاخو زەوی بۆ دامی کردوون هیچی تر نییە ئەگەوەکو حکوومەتی عێراق تا ئێستا بەداخەوە تەواو پابند نەکراوە بۆەوەی کە قەرەبووی کەسوکاری قوربانیانی جینۆساید بکاتەوە. زۆر بەڕێز سابر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی سوپاس بۆی لەم تۆرە لەگەڵمانە بوویت.